مەبەست لاتنەکەی ئەمڕۆ بۆ دوو خاڵ بوو خاڵێکیان پەیوەندی بە بریندارانی چەکی کیمیایی و سەردانی نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجەیەکە خاڵی دووەمیشیان پەیوەندی بە هەواهەنگی نێوان حکوومەتی فەڕەنسا و حکوومەتی هەرێمی کوردستانە لە بواری کشتوکاڵیە. Je suis venu ici aussi pour travailler avec vous sur l'avenir de nos coopérations. وەکو جەنابی پارێزگاریش ئاماژەی پێکرد من ئەمڕۆ هاتووم بۆ هەڵەبجە بۆ باسکردنی هەماهەنگی ئێمە لەگەڵ دەسەڵاتداران. D'abord le soutien que la France souhaite apporter à l'hôpital qui soigne les victimes des attaques chimiques. خاڵی یەکەم ئەو یارمەتەیە کە فەرەنسا دەیداتن بۆ خەستەخانەی یان نەخۆشخانەی قوربانیانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە. Le ministre français des Affaires étrangères l'a annoncé lors de sa dernière visite au Kurdistan. Et maintenant, nous allons voir très concrètement comment cette coopération peut s'organiser. لە دوای سەردانیدا بۆ هەرێمی کوردستان وەزیری دەرەوەی فەرەنسا باسی ئەم هاوکاریەی کردو ئەمڕۆژ سەردانی نەخۆشخانەی قوربانیانی چەکی کیمیاوی هەڵەبجە دەکەین بۆی دیاری بکەین بە شێوێک دەتوانین یارمەتی بگەینین بۆ نەخۆشخانە.